چۆنن گوڵەکانم؟ ئەمڕۆ باز لە بابەتێک دەکەین ئادابەکانی دایک و باوک و خێزان، باشە؟ دایک و باوکمان خۆش دەوێتن و ڕێزیان لێ دەگرین. دەکرێت ڕێز لە دایک و باوکمان نەگرین و بێڕێزیان بەرامبەر بکەین؟ نەخێر نابیستن، باشە؟ گوێڕایالیان دەکەین و لە قسەیان دەرناچن، واتە کاتێک دایک و باوکتان شتێکتان پێ دەڵێتن نابی لە قسەیان دەربچن. کاتێک دایک و باوکتان نسحەتتان دەکاتیان ئامۆژگاریەکتان دەکات دەبێت گوێڕایاڵی بکەن، یان خوشکتانە، براتانە، داپیرە، باپیرە، هەر کەسەچی خێزانەکەتانە نابێ بە قسەی نەکەن و بە توندی وەڵامی بدەنەوە. و بە جوانی و بە هێمنین دەبێت قسە لەگەڵ دایک و باوکتان بکەن، لەگەڵ هەر یەکێک لە ئەندامانی خێزانەکەتان و لەگەڵ خوشک و براکانتان کاتێک یاری دەکەن، ئەوانەی کە خوشک و برای بچووکتان هەیە لە ماڵەوە. دەبێت بە شێوازێکی جوان ڕەفتاریان لەگەڵدا بکەن و یاریان لەگەڵ بکەن. کاتێک داوای یاریەکتان لێ دەکاتن نابی برێ ئەو یاریە ئی منە نایدەمێ، نابی گوڵەکانی من، دەبی بە شێوازێکی جوان ڕەفتاری لەگەڵدا بکەن و نابی جنێ و بەکاربینن لەگەڵ خوشک و براکانتان، باشە گوڵەکانم؟ و ئازاری خوشک و براکانتان نادەن هیچ کاتێک، نابینە شەقی لێدەن یان پرسی ڕاکێشن، باشە گوڵەکانی من؟ ئەگەر داوای شتێکت کرد لە ماڵەوە دەبی بە شێوازێکی جوان داوا لە داک و باوکتان بکەن و ئەگەر ئەو شتەی لە بۆ نەکڕین یان ئەو شتەی بە قسەنگۆ نەکرد نابی ئەنگۆ بیان و بهێننەوە یاخود بچن بگریان یا لە ژوورەکی دەرگا لەسەر خۆتان قەپات بکەن، ئەو شتە زۆر زۆر غەڵەتە. دەرێ هەفتە چیتکە لۆ دەکڕم یا سبەینە لۆ دەکڕم یا ماوە چیتکە لۆ دەکڕم، دەرێ باشە بابەجیان، باشە دایەجیان، گوڵەکانی من.